سەیرترین ژەمی خواردنی کۆتایی بۆ زیندانیان بەر لە سێدارەدانیان. لە زۆر وڵاتدا نەریتە کە زیندانیەکی سزایی لە سێدارەدانی مافی ئەوەی پێ بدرێت دواژەمی تایبەت هەڵبژێرێت کە پێش لە سێدارەدانی بیخوات. سەرەڕای ئەوەی دوا هەمین جاریشە بەڵام هەندێک لە زیندانیەکان ژەمی زۆر سەیریان هەڵبژاردووە وەک دواشت کە پێشمردنیان بە ئازادی دەستیان دەکەوێت. داواکردنی ژەمی پێش لە سێدارەدان لە وڵاتان جیاوازە. بە نمونە داواکردنی جگەرە یان مادەی هۆشبەر لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕێگە پێدراو نییە. لە فلۆریدا نرخی ژەمی پێش لە سێدارەدان نابێت لە $40 زیاتر بێت و لە ئۆکلاهۆما بە $15 سنوور دارکراوە. بە شێوەیەکی ئاسایی ئەو خواردنانی کە زیندانیەکان داوای دەکەن بریتین لە مریشکی سورۆکرا و پیتزا و ماکەرۆنی و بەرگر و هەروەها دۆنەت و پانکەیک، بەڵام هەندێک جار داواکاریەکان شتانێکی نائاسایی و سەیرن. دەیڤید وۆلز لە 4 ئایاری 2007 لە ویلایەتی ئیندیانا بە دەرزی کوشندە لە سێدارە دراو دوایین ژەمی خواردنیشی پیتزا و کێکی لەدایک بوون بوو لەگەڵ خێزانەکەیدا. لە 7 ئازاری 1983 جەیمس ئیدوارد سمیس بە تاوانی کوشتنی پلەیەک تاوانبار کراوە بە دەرزی کوشندە سزای لە سێدارەدانی بەسەدا سپێندرا. بۆ دواژەمی خواردنی سمیس داوای پیسی کرد کە پەیوەندی بە ڕێڕسمەکانی ڤۆدۆ هەیە ئەو دەیویست بەکاری بهێنێت بۆ نیشانەکانی جەستەی بۆ ئەوەی ڕۆحی بتوانێت بەجوڵێت و لەسەر زەوی نەمێنێتەوە. بەڵام داواکاریەکەی سمیس جێبەجێ نەکراو لە 25 حوزەیرانی 1990 ماستی وەک دواژەمی وەرگرت و لە سێدارە درا. ئایلین کارۆل ڤۆرنۆس بکوژێکی زنجیرەی ئەمریکی بوو کە تەقەی لە 7 کەس کرده بوو هەمویانی کوشتە بوو، بۆیە لە 29 تشرینی یەکەمی 2002 بە دەرزی کوشندە لە سێدارە درا. سەبارەت بە دوایین ژەمەکەی تەنها داوای کوپی قاوەی کرد. فلیو تەمەنی 28 ساڵ بوو کاتێک لە 5 ئابی 1970 لە کاتی دزیکردن تەقەی لە فسەرێکی پۆلیس کرد و کوشتی. بۆیە دوای ماوەیەکی کەم لە دەستگیرکردنی وۆرکمان بە دەرزی کوشندە سزای لە سێدارەدانی بەسەدا سەپێندرا. وەک دواژەمیشی وۆرکمان داوای کرد کە بێ ماڵ و حاڵەکان پیتزای ڤێگنیان پێشکەش بکرێت، بەڵام بەرپرسانی زیندان داواکارەکان ڕەت کردەوە، بۆیە ئەو ڕەتی دەکردەوە هیچ شتێک بخوات و بە برسێتی لە سێدارە درا.